بە خێراتنی سەرجەم کەناڵەکان و میدیاکارانەکەم زۆر سپاسانەکەم ئەزیێتان کێشە لە دوای ڕێگریکردنم لە بەردەم وێنەی شەیدانی 16 ئۆکتۆبەر لێرە پەیامەکەی خۆمەگەێنم سەرەتا سەری ڕێز و نەوازش دائەنوێنین بۆ سەرجەم شەیدانی کوردستان و بەتایبەت شەیدانی 16 ئۆکتۆبەر 16 ئۆکتۆبەر برینێکی ساڕێژ نەکراوە بۆ گشت بنەماڵی شەیدان و هاونیشتمانیانی بەشەرەف کە لە ڕۆژەدا کۆمەڵێک ڕۆڵەی قارەمانی ئەم گیانی خۆیان بەخشی بە خاکی پیرۆزی کوردستان لە ئەنجامی سیاسەتی هەڵەی سەرکردایەتی سیاسی کوردستان بوو کە بە دروشمی سربەخۆیی و جیابوونەوە لە عێراق ڕێفراندۆمیان ئەنجامدا هەر لە سەرەتاوە هیچ میکانیزمێک بۆ ئەم پرسە ڕەوایی کورد نەکرابوو کە خەونی لە مێژینەی میلەتەکەمانە بەڵام مخابن دەرەنجامی ڕێفراندۆم شەهیدبوونی پۆلێک پێشمەرگەی لێکەوتەوە لە نێویشیاندا برایەکی من لە دوای بەرەنگاریەکی بێوێنە لە کۆتاییدا تانکێکی هێزە عێراقیەکان بەسەریدا ڕۆیشت و شەهیدی کرد لە دوای خۆی سێ مناڵی بۆ نیشتیمان بەجێهێشت ساڵی پار یادی شەهیدەکانمان نەکرایەوە و ئەم ساڵیش هیچ دەنگۆیەک نییە بۆ یادکردنەوەیان وا هەستەکەین دەستێک هەیە ناوێ ئەم یادە بکرێتەوە تا لە ئەندێشەی خەڵکی کوردستان نەمێنێت تا قارەمانی و نەبەردی ئەم پۆلە شەهیدە لەبیر بکرێ کە قەڵغانی بەرگری کوردستان و ڕیفراندۆم بوون بۆیە وەک برای شەهید هەژار کاکە داواکارم لە جەنابی سەرۆک باڤێڵ و سەرکردایەتی نوێی یەکێتی کە ئاوڕی جدی لە بنەماڵی شەهیدەکان و کەس و کاریان بدەنەوە نێڵن گیانی فیدایی شەهیدەکانمان بە فیرۆ بچێت وە لە یاد نەکرێن چونکە ئەم شەهیدانە ڕاستە پێشمەرگەی کوردستان بەڵام وەک لایەن سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بوون لە دوای 6 ساڵ لە شەهیدبوونی شەهید هەژار تا ئێستا نە لایەنێکی حکوومەت نە لایەن حیزبەوە هیچ ئاوڕێک لە دایک و باوکی شەهید هەژار نەدراوەتەوە کە سەرەرمەندی یەکەمن و ڕۆڵەکەیان بەخشی بە کوردستان کە لە دەستدانی کۆستێکی گەورەیە هیوادارم پەیامەکەم بگاتە شوێنی مەبەست و ئەم ساڵیاتی شەهیدەکانمان بکرێتەوە بەرپرسان بێنە سەر خەت و دەستی هاوکاری و یارمەتی درێژ بکەن بۆ بنەماڵی شەهیدەکانمان و بە پێچەوانەوە گەروان نەبێت ئەوە هەڵوێستی ترمان ئەبێت وەک بنەماڵی شەهید هەژار کە خاوەنی شەهیدێشین کە بۆتە سیمبولی شانازی کورد و کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. کاکسیڤەر ئێمە لە ماوەکانی ڕابردوودا دەستگای میدیای شار پرێس چاپێکوتنێکمان لەگەڵ باوکی بەڕێزت کردکردنەوە بازاردا کار دەکات دوای ئەوە کە ئەو چاپێکوتنە بڵاو بووەوە دوو بەرپرسی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیان پێوەکردین کە کاری جددی بۆ ئێوە بکرێت و خانەوادەی شەهید دەمانەوێت لێرە پێمان بڵێ کە کارتان بۆ کراوە کەس پەیوەندی پێوە کردوون. قوربان من لە 16 ئۆکتۆبەرەوە خۆم دوا کەس بوومە لە کەرکوو هاتوومەتە دەرەوە سیارەیەک شمتیا چوار لێ جێماوە هەتا ئێستا چەندین باڵێنیان پێمان داوە چەندین جار وعدیان پێمان داوە ئەوە مەکەن مەڕۆن بۆ فلان شوێن فلان شت بڵاو مەکەنەوە فلان پۆست مەکەن فلان مقابلە مەکەن هەموو شتێکمان کردووە تا ئێستا و بەس کە بزانین هەتا ئێستا هیچ ئاوڕێکمان لێ نادرێتەوە و تا ئێستا هیچ کەسێک پەیوەندی پێمانەوە نەکردووە تەنانەت ئێستا بۆ ئەم پەیامەی من ڕێگریان لێ کردوم هیچ شتێکمان بۆ نەکراوە ئەوە هەچ کەسێک کە ئاڵێ شتێکم بۆیان کردووە ئەوە ڕوونکردنەوەی و هیچمان بۆ نەکراوە هۆکاری ڕێگریکردنیشم ئەوەیە کە من ویستومە لە بەردەم ڕسمی شەهیدەکانی 16 ئۆکتۆبەر ئەم پەیامەی خۆم بگەێنم هەم ئێمە زەرەرمەند بووینە هەم ڕسمەکانیشیانەوەتە ئەبینی بەردەم ڕسمەکان بۆتە زبڵخانە گڵۆپ و ئینارە و شتی ڕسمەکانە ئێمال کردو کە لە بەردەم چەخی بەردەمی ڕێگەی مەڵبەندە کە بەرپرسی مەڵبەند بەوایەتوە چێ سەرۆکی حیزبەکەم شانازیەکە لە هەموو شوێنێڵە شەهیدێکم هەیە دەباوە بەسەریا ڕۆیشتۆ 16 ئۆکتۆبەر باوەڕ ناکەم ئێستا ماڵی باوکی شەهیدەکە بزانێت و تا ئێستا باوەڕ ناکەم بشزانێ ئێمە لەکوێی داواکاریمانەوەیە ساڵانە یادی ئەو شەهیدانە بکرێتەوە و لەبیر نەکرێن ئەوە یەکەم داواکاریمانە داواکاری دووەمیشمانەوەیە کە ئاوڕی جددی لە کەسوکاری ئێمە بدرێتەوە معقول چییە من تا ئێستا براکەی من دەباوە بەسەریا ڕۆشتەوە تا ڕستنیم پێ پارچە بووە پارچەی ساغی 20 گرام نابێ ماڵی باوکمە تا ئێستا کرێچین و هەر ڕۆژە لە شوێنێکن لەبەرەوەی کە من ڕێگریم لێ بکرێت نێڵن پەیامی خۆم بگەێنم ڕسمی من بۆ لە یابێ خەڵک نابێت من ئالەیە ڕسمی براکەی خۆم لێکەمەوە
بۆی ئیتر ئەم ڕسمانە لەوێ هەڵەواستێ بە حیاتی من نایمە بۆم ئەگەر وەڵامی داواکارەکانتان نەجێتەوە هەڵوێستان چیە بێت؟ ئەو وەختە هەڵوێستی خۆمانە داواکاریەکەم وتومە ئەبێ یادی شەیدەکانمان ساڵانە لە کاتی خۆیان بکرێتەوە بە شێوەیەکی جوان بۆی خەڵکی کوردستان لە گیانفیدایی ئەم پێشمەرگانە بزان و لە بەرچیان ون نەکرێن هیچیان کەم نییە لە مامەڕیشەی خوالێ خۆش بوو هیچیان کەم نییە لە پێشمەرگەکانی خێڵی حەمەکە شەید کراون ئەمانەش هەمان شەیدی پێشمەرگەیەکی تاکسیبەر هیچ بەرپرسێکی باڵایەکێتیتان بینی و وەڵامیان چی بوو؟ هیچ کەسێک لە پێش ڕووداوەکانی ناوخۆی یەکێتیەوە هیچ کەسێک پەیوەندی پێمانەوە ئەی پێشەوە پێش ئەوە هەنێشتی بەسیت کرا بۆ نمونە عەرزەیەکیان داوە باوەڕکە بە 50 ساڵیکە لە بناری پیرەمەگرونە بە 50 ساڵیکە باوەڕ ناکەم خزمەت گوزاری پێ بگات و 1 دیناریش ناکات پێشیان ماوتووە ئەو عەرزەیە بە کەڵکی ئەمە مناڵی شەید شانیەوە نییە خەڵگەیە لە باشترین ژن عەرزەی وەرگرتووە وتویان ئەگەر ناتانێ لێتانە سەینەوە.